ڕۆژتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش. ڕۆژتان باش سپێدە باش بۆ هیواین کە ڕۆژێکی زۆر باش پڕوزە دەست پێ بکەن تا بە ئومێدەوە هەموو کار و چالاکیەکانتان ئەنجام بدەن و بتوانن ژیانێکی باشتر بەڕێ بکەن و دوور لە نەخۆشی و دوور لە هەموو ناخۆشیەک بێگومان بە جێبەجێکردنی ڕەنمایە تەندروستیەکان لە هەر شوێنێک بین ئەگەر شوێنەکە قەرەباڵغ بێت یاخود بەرکەوتنمان هەبێ بتوانین دەمامک و دەستکێش بەکاربێنین تا دوور بین لە پەتای کۆرۆنا و بتوانین کار و چالاکیەکانمان بە بەردەوامی بە وزەوە ئەنجام بدەین. لەوانەیە زۆرمان نەتوانین هەموو ڕۆژێک چالاکیەکانمان ئەنجام بدەین یاخود ئیشمان ئەگەر هەبێت نەتوانین هەمووی بکەین یاخود دواخستنێک هەبێ لە کارەکانمان، بەڵام لە بیری ناکەین کەسانێک هەن کە هەمیشە خۆبەخشانە کارەکانیش دەکەن، سەرەڕای کاری خۆیان کاری ڕۆژانیان هەوڵیان داوە کە بە خۆبەخشی خزمەتی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بکەن یاخود بتوانن لە ڕێگەی کار و چالاکیەکانیانەوە خزمەتێک بەلایەنێکی دیاریکراو بکەن. هەروەک چۆن ئەمڕۆ لە تەوەری پرۆگرامەکەمان باس لەوە دەکەین کە کۆمەڵێک گەنج هەستاون بە کاری خۆبەخشی، بەڵام لە ناوەڕۆکی پرۆگرامەکە گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین، بەڵام سەرەتا بە کورتەیەک لە هەواڵە ناو خۆی و گیانەکان دەست پێ یەکەم. هاتوچۆی هەولێر ڕایدەگەێنێت هەر شۆفێرێک دەمامک نەبەستێت 50,000 دینار سزا دەدرێت. بەڕێوەبەرایەتی ڕاگەاندنی هاتوچۆی هەولێر ئاشکرای دەکات. بەیانی ژمارە 52 ساڵی 2020 وەزارەتی ناوخۆی حکوومەت هێرەمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا تایبەتە بە سەرنشینان و شۆفێران ئاماژەی بەوەش کردووە شۆفێرانی هەر هۆیەکی گواستنەوە ئەگەر سەرنشینێک زیاتری لەگەڵ بێت دەبێت دەمامک ببەستێت، بە پێچەوانەوە بە بڕی 50,000 دینار سزا دەدرێت. جەختیش دەکاتەوە بڕی سزاکە لە ڕێگەی کورتەنامەوە بۆ شۆفێرەکە ڕەوانە دەکرێت. حکوومەتی عێراق داوای 41 تریلیۆن دینار قەرز بۆ موچەی سێ مانگی داهاتوو دەکات. بەشیر حەداد جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند حکوومەت بۆ دابینکردنی موچەی سێ مانگی داهاتووی ئەمساڵ داوای بڕی 41 تریلیۆن دینار قەرز دەکات. بەڵام ئەستەما پەرلەمان ئەو داوایە پەسەند کات. ڕاشی گەیان ڕەنگە لە بارودۆخێکی زۆر دژواردا پەرلەمان ڕەزامەندی لەسەردە بۆ 20 تریلیۆن دینار بدات بە مەرجێک بعد پاکێجی چاکسازی جێبەجێ بکات. ئوسامە نوجەیفی بە سەرۆکی بەرەی عێراقی دەستنیشان کرا. ئوسامە نوجەیفی سەرکردەی دیاری سورنەکان بە سەرۆکی بەرەی عێراقی هەڵبژێردرا. بەرەی عێراقی پێک هاتووە لە حیزبی ئیسلامی، کوتلەی عێراقی سەربەخۆ، بەرەی ڕزگاری و گەشەپێدان، جەماوەری نیشتیمانی و پێکهاتەکانی عێراق. لە ڕاگەاندراوێکیشدا داوای چاکسازی لە دامەزراوە یاساییەکان دەکات و هاوکات جەخت لە پێویستی جوڵێکی چالاکی پەرلەمانی دەکەنەوە. گوتەبێژی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق داوای لە خۆپیشاندەران دەکات هێرش نەکەنە سەر نێردە دیبلۆماتیەکان. یەحیا ڕەسوول گوتەبێژی فەرماندە هێزە چەکداریەکانی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد کە چەندین کەسیان دەستگیر کردووە و ویستوانە ئاژاوە بنێنەوە. بۆمبی مۆڵۆتۆڤیان بۆ هێرشکردنە سەر هێزە ئەمنیەکان دروست کردووە. گوتەبێژی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق داوا لە خۆپیشاندەران کرد بە شێوەیەکی ئاشتیانە خۆپیشاندان بکەن و هێرش نەکەنە سەر موڵک و ماڵی گشتی و نێردە دیبلۆماتیەکان. ئەمریکا ئاگربەستی لە نێوان ئەرمینیا و ئازەربایجان ڕاگەیاند. لە ڕاگەاندراوێکی هاوبەشی نێوان وەزارەتی دەرەوەی ئەمریکا و حکوومەتەکانی ئەرمینیا و ئازەربایجان ئاگربەستی مرۆیی لە نێوان ئەو دوو وڵاتە ڕاگەاندرا. بڕیاریشە ئەمڕۆ ئاگربەستەکە لە هەرێمی ناگۆرنۆ کاراباخ جێبەجێ بکرێت. پێشتریش دوو جار ئاگربەست لە نێوان ئازەربایجان و ئەرمینیا ڕاگەاندراوە و بەڵام هێرش و پەلاماردانەکانیان بۆ سەر یەکتر بەردەوام بووە. بۆ یەکەم جار لە مێژووی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا زیاتر لە 56 ملیۆن کەس پێشوەختە دەنگیدا. بە گوێرەی ئاماری فەرمی لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا تا ئێستا زیاتر لە 56 ملیۆن کەس لە ڕێگەی پۆستەوە پێشوەختە دەنگیان داوە. ئەوەش یەکەم جارە لە مێژووی ئەمریکا ئەو ژمارە زۆرە پێشوەخت دەنگ بدات. هەرچەندە دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان دژی دەنگدانی پێشوەختە بوو، بەڵام یەکێک بوو لەو کەسانەی پێشوەختە دەنگی داوە. هاوکات جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بە هەمان شێوە پێشوەختە دەنگی داوە.
کورتێک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکانم پێشکەشکردن. لەگەڵ نزمبوونەوەی پلەی گەرما و هاتنی وەرزی سەرما بێگومان گوندنشینان ئامادەکاری بۆ وەرزی زستانەکەن. ئامادەکاریەکانیشیان جۆرا و جۆرن وەکو خواردن، پێداویستی ڕۆژانە، خۆگەرمکردنەوە، هەموو ئەمانە دەگرێتەوە. ئێستا گوندنشینانی سنووری ئاکرێ لە قۆناغی ئامادەکاریدان بۆ وەرزی زستان و سەرما. خانوەکانیان بۆ پاراستن لە شەپۆلی بەفر و بارانی زستان ئامادە دەکەن. دگل هاتن و نزیکتنا ورز زوستان و دابارینان شاکری دوید بانی خانی که خواه به نایلونی داب پیچید دا که خواه لبر تک چونین ساقای را بگرن افکار هنه سالانه دناوا پاییزه دا لجمعان و تاوی خلق گندان بریبت چید به تایبت لنافچه این چای کته دا گرانکارین ساقای به آوایک نت چاوره کری هنجاران پیداد بن چند روزه که ما بیت وقت باران و بیت زمستان و همه کار بانود کن بانین مت آخر لازم هم لالون کن هر کار هم لالون نکن با آخر ده آوه ده خانی کبن کم کرن و قد کرنا دارن حشک نیشانک دینه جهاتنا ورز زوستان و سرمایان که تعداد بید هر ماله به بشا 5 ماهان لناوان گندان دارن کم کری هبن اگر نده کبن بر آستنگیان منطقه منطقه کوچیوه سرما منطقه ام به وقتایی دیچین دور آخر وقتی چیو اینین دوره تشک هایی دی بخو هندکوینی ترک که جو چند ترویت کن ده هیر که اینه بوزستانه ده نخو نقطیت زستانه سرما ایره چیوه ده آلیک دیدا کم کرنا آلی که جبو آجالان ایکش بر هفین پیش هاتنا زوستانه کتی دا هر کس مجولی سر دری کرنه دا کوان جور مالاتین خوش هر آستنگیا که پیدا بویت ورز زوستانه دا بپارزن ام خلک گنده پیدوی حاضریت خوب کن بورز زوستانه ام خدان حیوان مزده علف و تشتخو علف و خورنا آلی که حیوان حاضر کن بو زوستانه چی زوستانه لیره بفر و باران که زور تیتم تیشی مشکلات بین دو کو حیوان ما برسینه بید تو خدان مثلا خدان میشه وقت میشه پای زده حاضریت خوب کن خواه برهف کرنا پیشی هاتنا ورز زوستانه لجنوان گندیان تشتا گلکی پیتویه جبو کود هاتنا ورزی سرما و دابارینان دا بشین خواج پیدا بونه هر جور آستنگی که بپارزن نخاسمه سرمایه آری حسین کردستان 24 گندش کفتل آکری گەنجانی کوردستان لە هەر شوێنێک بن بێگومان هەستی خۆبەخشی یاخودکاری خۆبەخشیان لەبیر نەکردووە سەرڕای کارەکانی خۆیان سەرڕای ئەو چالاکیانەی ئەنجامێدەن هەڵدەستن بە کاری خۆبەخشی یاخود دروستکردنی چەندین کەمپین و چالاکی کە ئێستاش کەمپینی 999 پێکەنین بۆ هاوکاریکردنی منداڵان لە هەرێمی کوردستان بەڕێوەچێ ئێمە لەسەر ئەو بابەتە میوانداری بەڕێز سۆلینا ئێڤێمان کردووە کە سەرۆکی کەمپینەکەی و لێرە ئامادێ زۆر بەخێر هاتی 999 پێکەنین بۆچی هەزار نەبوو بۆچی هزار نەبوو هەمی دەما ئەف پرسیارە تێداکردن ئەوە مەدەست پێگیری حتان و کەدە بژم بۆچی 999 نەبوویە هزار چونکی 999 پاکێجێ دەمامکە و کەلوپەلێن خو پاراستنێ وەک ئێکەم کەس بەشداری کری ئانجی دەما مەشروعی کری از بومه که 999 میکردن دیاری بو زاروکان لدیو دا هر کسی که دیشتن دست پی بکتن. یعنی او کسی که دست پی بکه به 1000 پکرینه که؟ او ایکه بو خلکیت مینید و جا 1000 بیت 10,000 بیت 20,000 بیتن مانای اوه که تو جه چاواشی بردام که چونکی 999 ساده من ریوبریا بجین دانانا بیروکاوه هر واسا ریوبرناوه ورگرتنا مولات همی سولینا اوه بویا. باشه خلک دیجی ایک ساده بو هوا
پشتوانیا پروژه بکە. زۆر باشە سەرکەوتوو بن. ئامانجتان چییە لە ئەنجامدانی ئەم کەمپینە؟ مەگەلێک ئارمانچانە بەس ئەس دێت سەرەکی بێژم ئێکشوانە و ئەم زارۆکە پارێزین و دیهیژی ئامارە هاتیەکردن ڕێژا زارۆکە و توش بم کۆرۆنای هەندیا مەزنا لێ هاتیە ئەنجی بێژین یەت گەنجا و دان ئەمرا. هەفجا محتاجین و پاراستنا زارۆکە بکەین چونکی زارۆک گەلێکێ بێژین یە سێنسەتڤە یە هەستیارە چێتبیتن خولبەر نەگریتن وەکی پشتوانیەک ئەو ئارمانجاما ئێکێ ئەو بووە و ئەم زارۆکە پارێزین ئارمانجا دوێ ئەو بۆ کودێ هاریکاریە کارتێ ساخلامی بکەین حکوومەتە هەرێما کوردستانی کو حالی حاضردا دەولەتێت پێشکەفتی و هەمی جەهجی یەتوەلی هاتین و خولبەر ناگرن ئەگەر چەند دەولەمەند بن ئەگەر چەند پێشکەفتیون چونکی نەخۆشیەکێک و کەس خولبەر پەتا کۆرۆنای نەگرتیە ئەجامەت وێتن وەکی هەلویستێمە بوو هەلویستێکی نەتەواتیە هەلویستێکی کو خەمخورێت وی ملەتینە مە وەسادانە و ئارمانجامە ئەو بیت هاریکاریانە بکە. کاتەوە هاریکاریانە چییە کە کۆتان کردوتەوە ئیگەێنن؟ خڕڤەکردنا مادیە نەخڕڤەکردنا مەسەرەن ماسکە و کەلوپەلە چونکی ماسک و کەلوپەل هەمی دەهێنە دروستکردن دیزاینێت تایبەت بۆ زارۆکە چونکی ئەو سایزێت نوکەت بازاریدا هەیم کێر ناهێن سایزێت وانات مازنە بۆ زارۆکە هەروەسا دێ شێوەیەکی هێنە دروستکردن و لەژنێن طبی دێ لەسەر ڕاوستن چه مادن پلاستیکی و نایلونی تێدا نەبن و کارتێکردنێ ساخلەمیان بکات هەروەسا دێ گرافیک لەسەر بن و ئارمانجامەژی پوان گرافیکا و ڕەنگە ئەوە ساخلەمیاوانە داڕۆنی پارێزین دایمان وەختێ چنە قوتابخانەیە دەبینن هەگەر هەمیە ئەف دەمامکێت بژینێت ئەوێت نۆرما بکارئینان ئەوێت ئەم نەخۆشخانە بکارئینین نەفسیەتەوانە بژین داڕوونێوان دێ تێک چیتە. ڕاستە کاتێک ئەگەر وێنەیەکی جوانی لەسەر بێت جوانتر نەخشنرا بێ بێگومان منداڵش حەز و ئارەزوی زیاترە بێ چەندە ئێستا ئامارەکان بۆ توشبوونی کۆرۆنا لای مناڵان زیاتر بووە بە تایبەت بە سلێمانی کە لە سەدا 16 توشبووان منداڵانن لە پارێزگای دهۆک چۆنە ئایا بێتان وایە کە ئێستا کاتیەوە بۆ ئێوە ئەو هەڵمەتە بۆ منداڵان ئەنجام بدەن یاخودە و کەمپینە بکەن لەبەرەوەی کە ئامارەکان لەوێش زیادی کردووە؟ دەستپێکەوە کەمپینێ چاوەهات دەمێ بڕیار هاتەدان کو دێ قوتابخانەوە بن هەروەسا ژیان دێ نورمال زڤریتەوە ینی ڤیابیتن ئەمل گەل کۆرۆنای بژین وی دەمی مە بڕیاردا هەر سێ ڕۆژادا مە پرۆپۆزال چێکرد و مە مولەتجی بۆ وەرگرتت ماوەی 2 هەفتیاندا و مە دەست پێ کرد هەر ئەگەر ئەو بووە چونکی ئێدی بەری نوکە بژین گەرانتیەدا هەمی کەست ماڵدا بوون چ مەترسی نەبوو بەس دەمێ بووە ژیان نورمال هاتی ئۆتۆماتیکی زارۆکە دێ دەرکەویتن دێ چیتا قوتابخانەیە دێ چاڵاکیەکێش دەرڤەکەتن الوی دەمی مەدید و ئەم بەرپرسیمش هەندێک و پارێزین. باشە کەمپینەکەتان هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە؟ بۆ سێ جەهایە کەمپا گوندا و هەروەسا شار و شارۆچکا یعنی ئەوە هەمیە بخۆڤەت گریتن الكامبا جی القطابخانە و لەسەرماڵا دهێنە تەوزیعکردن القطابخانە جی دهوکێ دهێنە دهوکێ و سلێمانی و هەروەسا ئەربیلێ و کەرکووکێژی یعنی هەمی بێژین پارێزگەهێت کوردستانی دەڤەگریتن بەس دەستپێکی ئەم دل دهوکێ دەست پێکەین و کەرکووکێ دەب دوماهێک ئینی دوای دهۆگێک سەر ڕاستەخۆچنەکە هەولێر دواتر بۆ کەرکووک زۆر باشە باسی وت کرد کە ئەو دەمام و یاخود و پێداویستیانە بۆ منداڵ ئەبێت تایبەت بێ بێگومانە بێ شێوازێکی جیاوازتر بێ لەکوێ ئامادەیەکەن بەرهەمی هەرێمی کوردستانە یاخود لێرە دروست دەکرێیان ئێوە لە دەرەوە داواتان کردووە حتانوکە ئەمێ باجێتە بێژین یاوێ پرۆژه 75 میلیۆنە گودێ بیتە 150,000 پاکێجێت وانە پاکێجش چ پێک تێتن سێ دەمامکە ئەدگەل کحولێکی سپرە و دگەل بروشەرێکی خوپاراستنێ ڕێنماین خوپاراستنێ ئەvە هەمیت پاکێجێکی 150,000 کو بەهۆی هەر ئێکی 500 دینار عێراقیە دەبیتە 75 میلیۆن دینار عێراقی الوێرێ الدیف هەندێت مینیتن ئەگەر ئەمچیان حتاوێ باجێت بدەستخۆ بینین چ پێناوێتن دل دهوکێ ئانژی مەسەلەن هەرێما کوردستانê çêkên ئەگەر دەستمە نەکات و بێژین ئەم پتر ڤیابیتن cavêmel aborî bîtin an jî bêjin اقتصادê wê an balansekê çêkeyn wê gavê em pêdiviye sehkêne ji derve em bişêm heman quality derve çêkeyn belam belê pas seعرت wê kêmtir
زۆر باشە. سولین باسیەوەت کرد کە منداڵان زۆر پێویستە ئاگدار بکرێنەوە ڕچاویەوەتان کردووە کە ئەو حقوحولا یاخود ڕێنماییەکان وابێت کە منداڵان بە ئاسانیتی بگەن یاخود ئێوە چۆن لە ڕێگەی ڤۆڵەنتێرەکانتانەوە دابەشیەکەن؟ دێمە گروپ هەبن هەرش ئەvە 20 ڕۆژێکە مە بەڵاف کریک و هەر کەسێکی دوێتن خوبەخشیە بکەتن لە هەر ناوچەکە یا کوردستانê بیtin تشێتن سیڤە خۆ یانجی زانیاریان خۆ بۆ ئیمێلە سولینە ئێڤێ فڕێکەن حتا نوکە نزیکی پێنجی خوبەخشە سیڤە خۆ فڕێکریە هەمی دوهوکیال دێرەلوکیال گوندێت دەوروبەرن هەندێک کۆل سلێمانی و هەولێ رێژێ هەناردیە ما خوبەخشیێت هەین مینیتن ئەم دەست پێ بکەین دەمێمە هەمی کەلوپەرێن خۆ بەردەستکردن وی دەمی دێمە خوبەخش هەبن بەس هەمان وەخدا vêtin em rênmayên xweparastinê bercaf werbigirîn ku di cilkekê taybet li ber xwe ken hemî li got evê li ser e û herwasa taybetin xweparastinê ku ew xwebexşe jî saxlemiyan jî bête parastin herwasa saxlemiyan zarok ew kelûpel li ser de beş dike. زۆر باشە ژمارەی ڤۆڵەنتێرەکانتان یاخود خۆبەخشەکانتان گەیشتۆتە چەند ئێستا زۆر بووە حتا پێنجی حتا شێستەکانە جا بۆ 6 کەسن لە هەموو شار و شارۆچکەکان بله بس حتی ام دست پێ بکەین دێ بلندتر هێڵم تاکید بەس ئەvێت سیڤیۆن گەشتنە دەستێمە پێنجی حتا شێستانە تەنها لە ڕێگەی پەیجی خۆتان و بڵاوتان کردوتیان لە چ ڕێگەیەکەوە ئێوە کارەکانتان بڵاو کردوەوە بۆی خەڵکێکی زیاتر بێت و بەشدار بێت لە کەمپینەکەتان پیج سولینا ئێvێ ئۆفیشیال هەمی زانیاریên کەمپینێ دگەل ڕێگا هاریکاری کادێچە هاریکاریەکاتنەوە دگەل هەندێژی ئیمێل و لینک هەمیل سەرن هەر کەسێکی دوێتن هاریکاریە بکات چ وەک خۆبەخشێک چ وەکی دامەکە مادی لێرێ ئەم باڵاف بکەین بەلێ پیجێکی دیژمە ئامادەکری 999 سمایل یە فەیسبووکیە لێرێژی هەمی تشت وەکو ئەم چاوە باڵاف بکەین پیجە خۆی تایبەژیدا لێرێژی ئەم باڵاف بکەین سۆلین کارەکانتان دەست پێ کردووە بەنیازن ئەم کەمپینە تا چەند بخانێت ماوەی کەمپینەکەتان چەنە بێ ئاکراوە بێتە بەردەوامبوونی کۆرۆنا یاخود ماوەیەکی دیاریکراوی هەیە کەمپین سێ مەرحەلەدا بێژین پروژە هەمی سێ مەرحەلەدا گوریتن مەرحەلە دەستپێکی کەمپینە کومە هەیڤە کونیفیت داناین دوێ هەیڤۆنیڤێدا ئەم پێتڤە 150,000 دەمامکە بە هەیوانە دەستخۆڤە بینی یعنی ئەوێ بۆ جێب دەستخۆڤە بین دا بشێن باڵاو بکەین دیڤدا ئەم دێ سپۆنسەرێکی گەڕێن بشێن هەندی کۆرۆنا هەبیتن ئەم بەردامی بدەینە پرۆژێ خۆ کێنەوان یاخود ئەگەر بڵێن چۆن ئێوە کاری خۆبەخشیەکەن کەسانێک هەن بە خۆبەخشانە سپۆنسەری ئێوە بکەن یاخود هاوکاریتان بکەن ئەو پێداویستیانی ئێوەتانەوێ بیگەنە دەستیەوە تا ئێوەش دابەشی بکەن حتا نوکە ماسێڕێکی دانای بۆ هاریکاریە gelek xelkê dihûkê harîkariya me kiriye taybetî rêveberên giştî herwasa hindek kesên berpirsin û xemxûrêt vî welatî ne harîkariya kirî harîkariya madî me sêrek danayne ku xelkê normal jî bişêt harîkariye biketin ne bitineyên dî mesela kesekî heydê 500 dînara heqê bêjin buhayê ek pakêj bitinê dêdet me tişêtin pirêka fast pay ku me accountê taybet dirist kiriye bû Solîna Evê an bêjin bû Evê taybet e projeyî ve ew tişên ser wê hesaba ku me ji marek jî danaye ew jî ya taybet e kempînê ve 8 47 her kesekî divê harîkarî bike tinê dê pirêka fast pay şêtin bû vê hesabê firêket û eger neşiya dişêtin mesela application hebû yan kêşeyek hebû dişê seredana ofîsên serekiyên fast linkî biketin wêrê bû heman ji mare firêketin Dîv da eger ev hemî rêke an jî bacêteka geleka bijîn $1000 zêdetir bû em çêm pirêka kaş werbigirîn ku pisûlek heye demê em werdigirîn ku dê ew kesê detin û em ê rîsêvkirî herdûk dê îmzaken. ئەو کاتێ ئەگەر کەسێک نەیتوانی لە ڕێگەی فاست بێ یاخود بۆ شێوەیە بێ ئێوەتوان لە ڕێگەی خۆبەخشەکانتانەوە هاوکار یاخود هەماهەنگیەک دروست بکەن و بچن لێی وەربگرن ڕێگا خوبەخشە ئەم ناشێن وی کاری بکەین چونکی نوکە تاکە کەسێک و بەرپرسە ji vê hemî prosê her ezim ku meselan wergirtina wana û dabeşkirina wana û hemî bijîn pisûlêt wergirtinê û hemî layê min ez neşê meselan xwebexşekî firêk em cihekî bêjmê vî pareyê çunkî mes'ûlatiya vîya bîtin gelek şefafiyet hebîtin destpêkê me
بریار دا بو که هر کسی که چند پاکیج دادن ام بالاف که این سوشیال میدیای بس چون که کلتور ما چید بیتن که شبوی کسی درست ببن یانجی مشکلات چه بیتن مجبور بوین بگینه چالنج اکثر سوشیال میدیا زۆر باشە تا ئێستا باسیەوەت کرد کە خۆبەخشەکانتان وردە ژمارەیان لە زیاد بوونە ئایا ئەو هاوکاریانی کە کۆتان کردوتەوە گەشتوتەوە ئاستی کە دابەشیکەن بەسەر چەند منداڵە حتانو که نزدیکی 15,000 پاکیج امشیانه به حیوانا پیدا بکن کود بیتا نزدیکی 10 ساده اش باجتا پروژه بس ام چه بنوید پیدوینه چون که 75 میلیون تو 10 ساده جوار رسیب بکی گلک یا کمه آن کم بکی و جال ویره از دبیجم کو ام نپیدوی بتنی خلکی دهو کنه اوات هتا کرن بو خلکی هولیری و سلیمانی و کرکوکی و همی کردستانه هر کسی که بیتن هر بجین نافجکادی بیتن شیطن هاری کاریا مبگدن هەر خۆشە سەرپەرشتی هەمویانەکەیت بله سەرکەوتوو بیکەواتە دەستان خۆش بێ بە هیوای ئەوەی کە نمونەت زۆر بێ ئەوە کارەکانیشتان بەردەوام بێ سەری خان دووبارە بە خێرهاتی کە لەگەڵ سپاس بۆ بەڕێز ئێستش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین. نزیکەی 50 ساڵ لەمەوبەر داری فستق لە پارێزگای ماردینی باکووری کوردستان ڕوێنراوە بەڵام تا ئێستا گرنگی پێدرێ بۆ گەشەی پێەکەن ئێستا بۆتە سەرچاوەیەکی دابینکردنی بژێوی ژیانی چەندین کەسی ئەو پارێزگایش پێشبینی ژەکرێت ئەم ساڵ 500 تۆن فستق لەو پارێزگایە بەرهەم بهێنرێت. مێژووی بەرهەمێنانی فستق لە پارێزگای ماردینی باکووری کوردستان بۆ 49 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە کاتێک یەکەم داری فستق لەو شارە ڕوێندرا ئێستاوە بەرهەمە بە شێوەیەک فراوان بووە بۆتە سەرچاوی دابینکردنی بژێوی ژیانی زۆرینەی دانیشتوانی ئەو پارێزگایە سەرەتاش هاوڵاتیان پێشبینیان نەدەکرد بتوانن فستق بەو ڕێژە زۆرە بەرهەم بهێنن.
تەمەنی ماشتا و 3 ساڵ و لە سەرەتاوە 375 داری فستەقم ڕوان دوای ماوەیەک بینیم نوێی درەختەکان هاتوونەتە بەرامهێنان پاشان دانیشتوانی ناوچەکە بە ڕێژێکی زۆر ڕویانە چاندنی ئەو دارە کرد پێشبینیمان نەدەکرد بەو جۆرە گەشە بکات بەڵام ێستا زۆر باشە و ساڵانەش بەرهەمەکەی زیاد دەکات. ساڵ دوای ساڵ دانیشتوانی پارێزگای ماردین زیاتر ڕوو لە چاندنی داری فستق دەکەن. ئێستا تەنیا لە گوندی بەکتاشی سەر بەو پارێزگایە زیاتر لە 200,000 داری فستەخن ئەوەش بۆتە هۆی بژانەوەی ئابووری پارێزگاکە و سەرچاوی دابینکردنی بژێوی ژیانی سەدان کەس. هەرچەندە پێشتر بەرهەمهێنانی گەنم و گەنمەشامی سەرچاوی بژێوی ژیانی دانیشتوانی گوندەکانی سنووری پارێزگای ماردین بوو، بەڵام دوای چاندن و بەرهەمهێنانی فستق ئابووری ئەو شارەتەوە و بوژایەوە و توانای دارایی دانیشتوان زیادی کرد. ساڵانە نزیکەی 22 نمزەوی بە فستق دادەسێنرێت و پێشبینیش دەکرێت ئەم ساڵ زیاتر لە 500 تۆن فستق تەنیا لە گوندی بەکتاشی پارێزگای ماردین بەرهەم بهێنرێت. بێگومان هەر کاتێک کەسانێک ئارەزووی گەشتکردن ئەکەن یاخود گەشتەکەن بۆ وڵاتێکی دیکە ئەگەڕێن بە دوای پارکە خۆشەکان یاخود ئەو هۆتێلانێک کە زۆر تایبەتن کە لە یەکێک لە هۆتێلەکانی وڵاتی تایوان هۆتێلێکە لەسەر شێوەی تونێلە ئاویەکان دروست کراوە لە ناو ئەم هۆتێلەدا بەتایبەت لە کافتریاکە چەندین جۆری زیندەوەری ئاوی وەک پانگوین و قرش و ماسی ڕەنگا و ڕەنگی تێدایە بۆتە جێی سەرنجی گەشتیارانیش و بەسەربردنی کاتەکانی پش و مانەوەیان تەنیا لە ناو هۆتێلەکەدا و بینینی ئەو دیمەنە جوانانە با ئێمەش بێبەش نەبین. بینینی دیمەن و جوڵەی پەنگوینەکان، قرش و ماسی ڕەنگا و ڕەنگەکان سەرنجی سەردانی کاران و گەشتیاران ڕادەکێشێت و دەیانباتە نێو دەریاکان و ژینگەی ژێر دەریاکان کە بینینی ئەم دیمەنە تەنیا بۆ گەشتیارانی دەریایی نییە بەڵکو بۆ ئەو گەشتیارانەیە کە سەردانی یەکێک لە هۆتێلەکانی تایوان دەکەن بە شێوەی تونێلێکی ڕوون دروست کراوە و ئەو زیندەوەرە دەریایانە هاتوچوویت پێدا دەکەن و لە هەموو لایەکەوە دەردەکەون. یەکەم جارە سەردانی ئەم کافەیە دەکەین و لە ناو تونێلەکە پەنگوینەکان دەبینین کەمەلە دەکەن وابزانم ئەمە زۆر تایبەتە و زۆر هەست بە جۆش و خۆش دەکەم ئەمە زۆر دەگمەنە کە لەگەڵ منداڵەکەم ژەمە خواردنێک بخۆم کە لەگەڵ گیانەوەرە دەریایەکان یاوەریان دەکردین. خاوەنی هۆتێلەکەش بە مەبەستی دروستکردنی کەشێکی چێژبەخش و ڕاکێشانی گەشتیاران ئەم تونێلە تایبەتیان دروست کردووە و شوێنی پەنگوینەکان لە وشکانی و ژێر ئاوەکەش بۆتە جێگەی سەرنجی گەشتیاران و ئارەزویان زیاد دەکات بۆ مانەوەیان. دکارن تونێلێ لە بەشێ هێشک و لە بەشێ ئاوێژی ببینن و یاریە تێدا بکەن ژبەر کۆ تونێل بەشێکی سەرەکەیە ژێ کافەیامە چێژبەخشەژی دەما بە خواردنە قەهوێدا. نرخی شەوێکمانەوەی لەم جۆرە هۆتێلانە بە پێکاتەکان دەگۆڕێت بەڵام بە شێوەیەکی گشتی نرخی مانەوەی یەک شەو لەم هۆتێلە نوێ دەگاتە $170 هەرچەندە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بووە هۆی داخستنی بەشێکی زۆری هۆتێل و پارکە گەشتیاریەکان بەڵام بەڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان بەشێکی زۆریان کراونەتەوە بە سیستمی پێشکەوت و پێشوازی لە میوانان دەکەن. یەکێک لەو نەخۆشیانەی کە زۆر بەتایبەت گەنجان بەدەستیەوە ناڵێنن شەقیقەیە سەرشێکی بەردەوامە کە یەکێکە لە نەخۆشیە باوەکان و لەم چەند ساڵی دوایشدا ڕێژەی توشبوون بەو نەخۆشیە زیادی کردووە. بەشێک لە پزیشکان دەڵێن چارەسەری کۆتایی بۆ ئەو نەخۆشیە نییە و تەنیا ئەکرێت ئازارەکان کەم بکەینەوە بەشێکی دیکەشیان دەڵێن چارەسەری هەیە و بنبڕ دەکرێت بە شێوەیەکی گشتی چەند هۆکارێک بۆ توشبوون بەو نەخۆشیە هەن. لەوانەش تێکچوونی باری دەرونی و دڵەڕاوکێ و تێکچوونی سیستمی خەو و خەوتنی زۆر خواردنی مادەی کافاین نەخواردنەوەی ئاو بە بڕی پێویست و وشکبوونەوەی پێست نەخواردنی ژەمێک لە ڕۆژێکدا هیلاکی و ماندوێتی بەردەوام دەنگی بەرز و ژاوەژا و بۆنی تیژ ئەمانە هەموویە بنەهۆی دروستبوونی شەقیقە و کەسێک جگەرە لە دەوروبەرت بکێشێت. کەسانێک هەن خۆیان جگەرە ناکێشن بەڵام بەردەوام دەوروبەرەکەی جگەرە کێشن ئەوە ئەبێتە هۆی توشبوون بە نەخۆشی شەقیقە. ئەوە چارەسەرەکانیشی کە باس لەوە دەکرێت نییە بەڵام هەندێک چارەسەر هەیە بۆ وەکو ئازارشکێنن ئەگەر بە بەکارهێنانی حەب یاخود دەرمانی پزیشکیش نەبێ ئەتوانین بە ڕێگەی دیکە بێ کە دەستکردنە ناو ئاوی سارد یاخود دەست لە سەهۆڵ بیت
هەندێک پەنجەکانت بە نەرمی بشێلیت پێدەچێت کەمێک لە ئازاری شەقیقا کەم بێتەوە. پزیشکان دەڵێن نابێت قاوە پێش نان خواردن بخورێتەوە. بەپێی لێکۆڵینەوەیە کە لەلایەن زانکۆکانی بەریتانیا ئەنجام دراوە دەرکەوتووە، خواردنەوەی قاوە پێش نان خواردن مەترسی توشبوون بە شەکرە و نەخۆشیەکان زیاد دەکات. پزیشکان و پسپۆڕانی تەندروستی ئامۆژگاری خەڵک دەکەن پێش نان خواردن قاوە نەخۆنەوە، چونکە چەندین زیان بەجەستە دەگەێنێت و پزیشکان ئاماژەشیان کردووە کە ئەگەر کەسێک شەو بە شێوەی پچر خەوتە بێت و بەیانی بەسکی بەتاڵ قاوە بخواتەوە کاریگەری خراپی دەبێت و کێشە لە خوێنیان دروست دەکات و جەختیش دەکەنەوە قاوە لە بەیانیاندا دەبێت هۆی نەهێشتنی خەواڵویی کەسەکە و چالاکردنی، بەڵام بە هیچ شێوەیەک نابێت بەسکی بەتاڵ بخورێتەوە. هەرچەندە من پێشتر هەمیشە پێش پرۆگرام کوپێک قاوەم ئەخواردەوە، بەڵام دوای خوێندنەوەی بابەتەکە چەند ڕۆژێک پێش ئێستش کە بینیم بڕیارمدا کە ئیتر هیچ کات پێش نان خواردن قاوە نەخۆمەوە لەبەر ئەو زیانانەی کە هەیەی توانین دوای نان خواردن چەند کاتژمێرێک دوایەوە کوپێک قاوە بخۆینەوە. ئێمە جگە لەو بابەتانی کە ئامادەیەکەین ڕاستەوخۆ لە ڕێگەی هاوکارانمان و پەیامێرانمان لە شار و شارژگەکانی هەرێمی کوردستانەوە زانیاری زیاتر بە ئێوە ڕادەگەێنین. ئێستاش بۆ زانیاریەکان لە پارێزگای سلێمانی ڕوودەکەینە هاوکارمان دالیا کەمال کە لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. دالیا ئەگەر ئامادە بێت بەیانیت باش دالیا ڕۆژێکی باش دەست پێ بکەن چی هەیە لە سلێمانی و چیت ئامادە کردووە؟ بەڵێ سڵاو هاژا وەک ئەزانین کە بەشێکی زۆر لە شوێنەکان خواردنی بەیانیان بۆ هاوڵاتیان دابین دەکات، بەڵام ئەمەیان جیاوازرا ماڵی سۆفی کەریمە کە بۆ تا مۆزەخانەیەک لە شاری سلەیمانی بۆ کۆکردنەوەی سەرجەم کە لە پورە کوردیەکان، بەڵام لە هەمان کاتیش ئەگەر هاوکارم بەشێک لە وێنەکان پیشان باکە لێرە ئەمە بۆ تا مۆزەخانەیەک یەکێکە لە شوێنە دیارەکانی شاری سلەیمانی. مێژووی ئەم خانووە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1898 کە یەکێ لە کەسایەتیەکانی شاری سلەیمانی تێدا ژیاوە، ئەویش سۆفی کەریم سەراجی بووە کە یەکێکە لە کەسایەتیە دیارەکانی شاری سلەیمانی. لەگەڵ ئەوەشدا دواتر ئەم خانووە بەرەو داڕوخان ڕۆیشتە، بەڵام لە ساڵی 2013 لە لەسەر بودجەی بەرپێدانی حکومەتی هەرێمی کوردستان توانرانەوە ژەم بکرێتەوە لە ئێستاشدا لەلایەن ئەکرەم عوسمانەوە سەرپەرشتی دەکرێت و بەشێکی زۆر لەو شتانەی کۆکراوەتەوە لەلای ماما ئەکرەمەوە بۆ ماما ئەکرەم ئەگەر بیتە ئێرە زیاتر باسی کارەکانی خۆت کە بۆ ئەم خانووە کردوتەوە هەوڵت داوە لە ناوچوون بیپارێزی. واللهی من هیوادارم هەموو کەسێک وەکو من ئەو ئەرکە بخاتە سەرشانی چووکم ئەمە بە واجبی خۆمان نەزانین چووکم ئێمە لەم کلتور و کەلەپورا گەورە بووین. من وەکو ئەم خانۆش بڵێ ئەم خانووە تقریبا من 50 ساڵە ئەشیای کلتور و کەلەپوری کۆکەمەوە. لەگەڵەوەشە ئەمانەکە وەکو خۆت فەرمووت نۆژەن کراوەتەوە بە حکمی ئەوەی کە با بڵێن من ئەفزەڵێتم هەبوو شتم زۆر بوو من وەرم گرت و ئێستا ئیجارەین بە حکومەت. خۆت هەوڵت داوە بۆ کۆکردنەوەی ئەم کەلوپەلە کوردەواری و فۆلکلۆریانە کە زیاتر لە 50 ساڵە خەریکی ئەو بوارەی لە هەمان کاتدا ئێستا لە ماڵی سۆفی کەریم خواردنی بەیانیان نێڕوان هەیە. ئەو خواردنانە ئێوە پێشکەشەکان تا چەنە هەوڵێن کوردەواری بێت؟ وڵی تەبعاً زۆر هەوڵێن چکم بۆچی نامانێت ئێمە با بڵێن لەبەر خاتی خواردنەکە یا لەبەر خاتی مادەکە بیت لەو بکەینەوە کللتور و کەلەپورەکە تێک بین. خواردنەکانمان هەر هەموو هی بەیانیانمان هی نێوەڕوانمان هەمووی کوردەواریە، هەمووی کوردەواریە. ئامادەیە حەزەکەم خۆت بەرزیکەیتوانێ باز لە شێوازی ئامادەکردنەکەی بکەی هەر بەم شتە بۆمان بەرزی کوردیە. هەژە ئەگەر خۆم پیشانتان بەم دەبینی کە چەند شێوازێکی کوردەواری و چەند شێوازێکی جوانیە کە ئەمە زۆر بەدەگمەن لە شوێنەکان پێشکەش دەکرێت. ئەوە مرەبای هەنجیرە، ئەمە ماسی کوردیە، ئەوە قەیماغا، ئەوە گوێزە، بەڵێ ئەوە مرەبای قەیسیە. هەر بەم نوعە ئێمە نێڕوانتان چییە؟ خوانەکانی نێوەڕوانمان تەبعاً برنج و بامێ و زستانان ترخێنەمان هەیە و ئیتر ڕۆژانەش ئەگۆڕێ باینجانە شلەکەی فاسۆلیایە
زۆر تەڵەبیشمان هەیە بۆ کفتەی کوردەواری تەڵەبیشمان هەیە بۆ ئەوانە ئێمان ئەو کفتەی کوردەواری شەکەن کفتەی ساموکەرانی ئەو خواردنانە لەلایەن کێوە ئامادە ئاکرێت کەسێک کە تەواو شارەزایی هەبێ لە خواردنە کوردەواریەکان واللهی طبعا عفو بە دەرەجەی ڕئیسی من هاوسەرەکەم ئەیکات چکم هاوسەرەکەم بە بناخە خەڵقی ئەم شارەیە پەیامە چییە بە تایبەتی بۆ گەنجان کە ئەو شتانە بپارێزن کە مۆرکی کوردەواریان پێوە واللهی ئێمە نەک ئێستا زۆر دەمێکە هاوارەکەین بیر لەوە بکەینەوە کە بەڕاستی نەوەی ئێستا و نەوەی داهاتوومان احتیفازی بە کللتور و کەلەپورەکەەوە بکە لە بەرەوەی کە ئەمە تەنها هی یەکێک و دوانوسیان نییە هی نەتەوەیە کە جیل بە جیل ئەڕوا و جیل بە جیلی ژێت بڵێ زێوێنەمان بۆ بگوازێتەوە کە ئەم شتانە هەیە ئەمانە خۆت کۆت کردوونەتەوەوانە مێژوەکان زیاتر لە ساڵی چەنەوانێ ئێمە توانین بڵێن ئێوە شتان کۆ کردوتەوە مێژووی کەرەستەکانە گەڕێتەوە بۆ ساڵی چەند واللهی ئێمە هەم زۆریان کەمیان یعنی بیر لەوەکەینەوە تعبیریەکەین بە 100 ساڵ لەگەر تەمەنی خۆمان ناقساکەین کەسێکی وامان دەست نەکەوتەوە تاکو و ئێستا بیزەبت با بڵێن دەستنیشانی ڕۆژەکەی بکە لەبەرەوەی بەڵام من لەوکو تەمەنی خۆم قساکەم بەڵام ئێستای من لە 100 ساڵ هەمانە لە 100 ساڵ هەمانە لە 150 ساڵیش هەمانە بەڵام لەوە زیاتر نازانم ئایا زۆرتر وە یا کەمتر بەڵێ هاژە ئەمەوێ باس لە ژوورەکان بکەم کە بەشێکی زۆر لە ژوورەکانیش هە لەسەر شێوازی ئەو خانەوە کۆنانە دروستکراونەوە تاقی هەیە لەگەڵ ئەوەشدا بەشی خوارەوە بەشێکی کراوە بەوەی کە سەرجەم وێنەی کەسایەتیەکان کۆکراوەتەوە لەناو ژوورەکان هەروە کتێبخانە هیتایە کە ئەمەش بەشێکەوەی کە هاوڵاتیان سەردانی ماڵی سۆفی کەریم دەکەن بتوانن لە هەمان کاتدا بخوێنەوە ئەمە جگە لەوەی کە لە ئێستا کافتریایەکی تایە سەرجەم ئەو خواردنە کوردەواریانی تایە بۆ هاوڵاتیان تاوەکو بتوانن چێژ لەو خواردانە وەربگرن دالیا پێم وابێت جگە لەو خواردانەی ئەم بەیانیە گەنمە کوتاو هەیە کە خواردنێکی کوردەواری و لەوێ هەیە بینیت لەوێ بوویان کە هاتمەوە بەیەکەوە سەردانە بکەین و بیخۆین هاژە لەبەرەوەی ئێرە سعات هەش دەکرێتەوە لە ئێستا ئامادە نەکراوەتە ناو خواردانە هەبوو کە خۆم پیشانمە چاوەڕێهاتنەوەی تۆکەم و پێکەوە لێرە نانەخۆین بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان و بۆ خاڵە ئەکرەمیش بۆ هیواین ئەو شوێنە کللتوریانە هەر بمێنێتەوە و لە فیچەرێکیشدا وردەکاری و شوێنەکانی دیکەشمان زیاتر بۆ ڕوونکەیتەوە پیشانی بینەرانیشی بدەیت سپاس دالیا بەڵێ ئێستاش ڕوودەکەینە کۆمەڵگەی شاریە کە ماهیر شنگالیمان لەگەڵدا لەوێ بزانین ئەو چی بۆ ئامادە کردوین بەیانیت باش سپێدە باش ماهیر چی هەیە لە کۆمەلگاکە زانیاریەکان لای تۆ چییە؟ ڕۆژ باش بۆ تۆ هەموو ستافژی دوی خۆردەکی شنگالی سەر فەیسبوک بلەگا فەیسبوک داخوازش میکرد و خوازی کوردستان 24 دەرکەوێت خوازی خەلک ببینێ ژبەر کوردستانê فلکلۆری جای شنگالت بێژە ئیمان خۆرتەکە ئەوە ماوەی 6 ساڵایە دەست گۆدنا ئەسرانێن فلکلۆری جای شنگالێکرا ژبەر شنگال ئەو جای شنگال بە فلکلۆر و ناسنەماویە فلکلۆرە گەلێک مامۆستای فلکلۆر هەبوون یعنی بە چەند ساڵە جانێ خۆشجا زاینە چوونە باردلۆڤانیا خۆدی لەو ماژی خۆرتێن مێناوی دخوازن و ئەوی ئەسترانە فلکلۆری بپارێزن ئەتخوازم و شووی بپرسم ئیمات دەست خۆش ڕاستی یعنی تۆسا خۆرتە کەرم کە بێرێت تخۆرتێک و تکارە بیت سرانە فلکلۆری بێژی خوازن تا ناز بکەم بێت توش کێدارە شنگالی تەمایە چەند ساڵێن ئەوە چەندە تو سرانت بێژی بەلێ ئیماد عیدۆمە خەڵکی شنگالیمە بە تقریبا ماوەی 4-5 ساڵایمە بازدایە و تقریبا هەما هەوڵمە بازدایی ئەم دەست سرانێ گریە چ کارگەی دشمارە بێژی دەنگی تا گەلێکی خۆشەکە دشمارە بێژی ئەم دەسپاس خودێ ئەس بێژمەتە ینی نزانم ینی وەکەم مادا مەسەلەن دەعمێ وان بێدامنین هەر بەسەما وسا ینی مال دەمەستران گوت و دی و هێدی هێدی و ساڵمی وەرە لێلێ 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 عيشانم
ورنا عيشان بجسلو كهرب يوم على كباب نقرب قتل قورات قري قور القند من بخذ قتل اسمر بخذ نيمان تقري لو سلو كهرب يوم على كباب نقرب خبر تثارا قند ما شيرين يكونا وانا ایکانا گورتا گورینا صدقوس کامنا بی خورتی به ترانه نوا مالا به شیرینی بردلتا کوبا بیت خوبه او سه شیوا شیوت بیرا پاشال بریکا وقع عیسانا علی درازه من سه شاقت ایماننا واسلو کرو بیوب خود دوشه پایا آوانین بجه نایه 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 ده قندي خرابه بشتي عيشانا علي جابد رشو بلك صبرو دارك ملكان باقي قنداد نايم ورا ناي عيشاني بانت كنسلو كورو بيوم مالك بابي نقرابه جاكد مبلندرين غديرت قندي مذكورين واسري بايزي هاتو تموتم كتنين هر دو ممكوكت عيشانا عليها نبوت شماموكا سردشتا كولكا الدستيد وكسلو كورو ذا لخالي سورو سركتنين بيجا ناي 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 ده قندي خرابو بيشتي عيشانا علي جابد رشو بلك صبرو دارك من الميرات قندا دنوي اي ساعه خوش عماد بس تكيدي دنگي تك يبي هوقر يبي هفالي شاف الروج بستو شهر ساعتنا العشقة خلقك يخوني دلال عزيب قلوب رينام هفالا من يسرد النالم ظالم ضرب ظالم 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 هفالا من يزين ساقم شيرين بابا بايا از نساق مكتمني فان فيني از من ساق دارت نشتي وال ولداشت وكوال برسري مرونشتين مگو گلیا والان ولداشان تمام زان بلا گنه من استقرا وبايا قاصدك سفكي شاطر بشنا في خلقك مني دلال درمانك مني سور قولي بلا درمانك تلي كام شي بكنش خالي قردنش بوقاس قركش بيد بني كل مالان جوت من مقابله حاضري جمتا بظالم ظالم ساعات خوش عما جنگل دني بساعات خوش سركتي بي بيجما دنگك قال لك خوش بو يعني براستي دس بي كاوي ليت كاريا وان استرانا بجواني بيجو كاربي يعني حزيكري خوش تشيب بله زۆر سپاس دەنگی هەر خۆش بێ و ماندوو نەبن ئێوەش سپاس بۆ تۆ ماهیر کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ میوانەکەشە لە سەردەمی کۆرۆنا گۆڕانکاریەکان هێندە کاریگەری بەسەر جیهانەوە کرد کە زۆرینەی کار و چالاکیەکان بە شێوەیەکی کاتی گۆڕانکاری بەخۆ بینی کە بۆ هیچ کەس ڕوون نییە کە و چۆن ژیان دووبارە ڕێڕەوی ئاسایی خۆی وەرەگرێتەوە بەڵام خاتونێکی گوڵفرۆش لە بەرازیل لە ڕێگەی کاری گوڵفرۆشتنەوە هەم بژێوی ژیانی دابینەکات هەم جوانیەک بە شەقامەکانە بەخشێت و ئەو دڵە ڕاوکێی لای هاوڵاتیان هەیە کەمتریەکاتەوە. باخچەیەکی گەڕۆک لە شاری ریۆ دی جانۆرۆی بەرازیل بیرۆکەی خانمێکە بە ناوی ڕۆبارتا ماتۆچکا بەهۆی خۆشەویستی بۆ کارەکەی و دابینکردنی بژێوی ژیانی بە ئۆتۆمبیلە بچووکەکەی دنیایەک لە جوانی بە ناو شاری کۆباکانە دەسوڕێنێت و لەو ڕێگەیەشەوە هەم دیمەنی شەقامەکانی شارەکەی جوانتر کردووە و هەم بژێوی ژیانی خۆی دابین دەکات. خۆشەویستیەکی تایبەتم بۆ کارەکەم هەیە دروستە لەم ڕێگەیەوە بژێوی ژیانم بەدەست دەهێنم بەڵام زۆر هەستێکی خۆشم پێدەبەخشێت کاتێک خەڵک لە ناو شەقامەکان ببینینی ئۆتۆمبیلەکەی من ئاسوودە دەبن.
کۆنی مۆدلی ئۆتۆمبیلەکە و شێوەی ناوازە و جوانی گوڵەکانی ناوی بۆتە هۆی سەرنجڕاکێشبوونی لای خەڵکی کە بەشی سەرەوەی و سندوقی ئۆتۆمبیلەکە بە جۆرێک ڕازێنراونەتەوە کە جێگەی دەیان گوڵی وەک ئۆرکید و قەدیفە و لافەندەر و لیلی و ڕۆزی تێدا بۆتەوە. براستی ڕۆبێرتا دێکارێ خۆدە سەرکەفتی بوو و تشتێکی گەلێکی بەدە و ئەنجامدا. ڕۆبرتا تەنیا هەوڵی ئەوە نادات کە گوڵەکانی بفرۆشێت، بەڵکو بە ئۆتۆمبیلەکەی و باخچە گەڕۆکەکەی دەچووە بەردەم ئەو باڵەخانەی کە خەڵوەتگەی پیرانە و لە پێناو بەخشینی هەستێکی خۆش و ئارام بە بەساڵاتچواندا بەو ناوە گەشت دەکات. هەرچەندە کۆرۆنا کە زۆر کارەکانی وەستان یاخود گۆڕانکاری زۆری بەسەر هەموو لایەنەکانی ژیاندا هێنا، بەڵام لەگەڵەوەشدا کەسانێک هەن کە لە ڕێگەی ئەو کارانەوە بەردەوامن لە ژیانکردن و بەردەوامن لەوەی کە دەروون و دڵی هەموو ئەو کەسانێک کە تووشی کۆرۆنا بوون یاخود دڵە ڕاوکییان هەیە بۆ کۆرۆنا ئاسایی بکەنەوە. هەرچەندە دوای بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسەش لەگەڵەوەشدا کەرتی پەروەردە بە تایبەت قوتابخانە تایبەتەکان زیانێکی زۆریان بەرکەوت، ئەوانیش بەشێکیان داخران و بەشێکیشان ناتوان پاڵپشتی دارایی مامۆستاکانیان بکەن. بۆیە بەشێک لە مامۆستایانی قوتابخانە تایبەتەکانی ئۆگەندا کەوتنە قەیرانی دارایی و ناچارن پەنا بۆ جۆرەها کار ببن، وەک بازرگانیکردن و دروستکردنی دەمامک. لەگەڵەوەشدا ئەوان ئاماژە بۆ دەکەن ئەم دۆخە فێریکردن لەگەڵ سەختیەکانی ژیان هەڵبکەن و گرنگترین پند بووە بۆیان کە کۆرۆنا فێری کردوون ئەوێ خۆیان هەوڵ بدەن فێری کارێکی دیکە ببن و تەنیا پشت بە موچە نەبەستن و تێبکۆشن بۆ دۆزینەوەی سەرچاوەیەکی دارایی دیکە. دوکانێکی بچووکە لە شاری کەکیری لە سەرڕەفەکان ڕیزێ جلوبەرگی منداڵان و پێڵاو دانراوە. برندای خاوەن دوکان لەگەڵ کڕیاران دەدوێت مامەڵی کارێکی جیاواز لە ژیانی ڕابردووی دەکات. ئەمە کارێکی نوێیە و زۆر نییە دەستی پێکردووە. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئۆگەندا سەدان قوتابخانەی تایبەت داخراون. ئەوانەش کەماون توانای داراییان وەک پێویست نییە و ناتوانن هاوکاری مامۆستایان بکەن. بۆیە مامۆستایان ناچارن پەنا بۆ کاری دیکە ببن لە پێناو دابینکردنی بژێوی ژیانیان. دوای مانگی ئادار بەڕێوبەرانی قوتابخانەکەمان وتیان ناتوانن چی دیکە پاڵپشتی داراییتان بکەین، هەر بۆیەش ناچار بووین بە دوای کاری دیکەدا بگەڕین. دەستم بە بازرگانی کردووە و پێی دڵخۆشم. ئەوەی ئەم مامۆستایە لە کارەکەیدا دەستی دەکەوێت کەمترە لەو پارەی لە مامۆستایەتی دەستی دەکەوێت. بەڵام لەم کاتەدا وەک خۆی دەڵێت ڕەخنەگرتن سوودی نییە و دەبێت خۆی لەگەڵ دۆخی ژیان بگونجێنێت. ئەگەرچی سەرقاڵی کارەکەیەتی لە دەرەوەی قوتابخانە، بەڵام بە پەرۆشە دەست بەوانە گوتنەوە بکاتەوە. بە گوێرەی ئامارەکانی ساڵی 2017 ئۆگەندا زیاتر لە 14,000 قوتابخانەی تایبەتی هەیە و زیاتر لە 150,000 مامۆستا لە قوتابخانە تایبەتەکان وانە دەڵێنەوە. یەکێتی مامۆستایانی تایبەتی ئۆگەندا نیگەرانە و نازانێت چۆن پاڵپشتی دارایی بۆ ئەندامانی دابین بکات. بۆیە مامۆستایان ناچارن جۆرەها کاری وەک فرۆشتنی، خواردن لەسەر شقامەکان و دەستگێڕی و کاری پاکردنەوە بکەن. بەشێکیشیان وەک مامۆستایانی ماڵەوە کار دەکەن. یەکێتیەکە نایشارێتەوە بەشێکی مامۆستایان گەیشتوونەتە ئاستی داڕمانی دەرونی و خۆکوشتن. لە قوتابخانە نێودوڵەتیەکانی قوتابیەک لە پۆلدانیا، بەڵام ژوورەکانیش بەتاڵ نین. مامۆستایان هەلی بازرگانیان قۆستۆتەوە و 36 مامۆستا لەم قوتابخانەیە کۆبوونەتەوە بۆ دروستکردنی دەمامک. ئەوان پۆلەکانیان کردوتە کارگەی دروستکردنی دەمامک و لەو ڕێگەیەوە دایانەوێت سەرچاوی دارایی دابین بکەن. کاتێک کۆرۆنا بڵاوبوویەوە ئێمە پاشەکەوتەکەمان بەکارهێنا بۆ ژمارەیەک پرۆژە. یەکەم پرۆژەمان دروستکردنی کرێبستۆن بوو، بەڵام دواتر پێمان وابوو پێویستە کاری شوا بکەین لەگەڵ ژیانی ڕۆژانە بگونجێت. بۆیە بیرمان لەوە کردەوە پرۆژەی دروستکردنی دامامک ئەنجام بدەین کە پێویستیی سەردەمی و ڕۆژانە خەڵک بەکار دەهێنێت. لە ماوەی هەفتەیەکدا مامۆستایان خۆیان فێری دروستکردنی دەمامک کرد. وەک خۆیان دەڵێن وانەیەکی گرنگ فێربوون لەم ماوەیەدا کە ئەویش ئەوەیە پێویست ناکات بە تەنیا پشت بە موچە ببەستن، چونکە زیاتر لە سەرچاوەیەکی داهات بژێویان باشتر دەکات. هەروەها ئەوەیان بۆ دەرکەوت کە مرۆڤ زیاتر لە بەهرەیەکی هەیە و دەتوانێت بەکاریان بهێنێت و کارامەیەکانی گزارش بکات.
باڵێنیش دەدەن ئەگەر قوتابخانەکەیان کرایەوە بەشێک لەو وانە و بەهرانە فێری منداڵان بکەن. لەم نێوەندەشدا تەختەڕەشی پۆل شوێنێکی گونجاوە بۆ ئەوان تا داهاتی دروستکردنی بەرهەمە دەمام کە گرانبەهاکانیانی لەسەر بکەن. دۆزینەوەی ڕێگەکان بۆ گەیشتن بە ئامانجەکان زۆرن، بۆ هیواین هەمیشە ڕێگەتان ڕوون بێ و ژیانتان ئاسوودە بێ. ئەمڕۆژ پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن بە هیوای ڕۆژێکی خۆش و پڕبەختەوەری.